بانکی ناوەندی دەتوانێت ئەمریکا لە داڕوخانی ئابووری ڕزگار بکات؟ بانکی ناوەندی ئەمریکا بەنیازە 29 ملیار و 400 هزار دۆلار بە شێوەی کاش بخاتە سەر هەژماری بانکەکانی ئەمریکا بە مەبەستی چارەسەرکردنی و گرفتە ئابووریەی ڕوبەڕوویان دەبێتەوە. لە ماوەی ڕابردوو بانکی ناوەندی ئەمریکا سوودی بانکی بە ڕێژەی لە 0.25 کەم کردەوە. لەبەرەمەوە کاری دابەزینی سوودی بانکیە بۆ بەرهێنەرەکان بڕیاریان داوە پارەکانیان بە شێوەی کاش لە بانکەکان ڕابکێشن، چونکە لەوە گەیشتون دانانی پارەکانیان لە بانکدا هیچ سوودێکی نابێ بۆیان. لەلایەکی دیکەوە ڕاکێشانی ئەم پارە بۆ ڕێژە زۆرە گرفت بۆ بانکەکان دروست دەکات، چونکە تەواوی بانکەکانە و پارەکاشەیان لە بەردەستدا نییە. شڤان کافرۆشی شرۆڤەکاری بازارە دراویەکان باڤاری ڕاگەیاند ئەمریکا ڕوبەڕووی دوو حاڵەتی سەختی ئابووری دەبێتەوە کە یەکێکیان داڕمانی ئابووری و ئەوی دیکەیان زیادکردنی سوودی بانکیە لەلایەن بانکەکانەوە بە شێوەیەکی سربەخۆیانە تاوەکو کەس بیر لەوە نەکاتەوە تەواوی پارەکانی بە شێوەی کاژ ڕابکێشێت. شڤان دەژڵێت بانکی ناوەندی ئەمریکا بە ناچاری دەیەوێت بەم ڕەپارەیە کە پێی دەگوترێ ڕیبۆ بۆ ماوەیەکی کاتی بانکەکان و ئابووری وڵات لە داڕوخان ڕزگار بکات. ئێستا پرسیارەکە ئەوەیە ئەم هەنگاوە چه کاریگەریەکی لەسەر ئاڵتون و بیتکۆین دەبێت لەبەرەوەی پارەی کاش بەو ڕێژە زۆرە دێتە بازارەوە بێگومان دۆلار بەهاکەی جارانی نامێنێ و لە بەرامبەردا داواکاری لەسەر ئاڵتون و بیتکۆین زیاد دەکا و نرخەکەی بەرز دەبێتەوە. ئەم هەنگاوە کە بانکی ناوەندی ئەمریکا دەیگرێتە بەر لە ماوەی 4 هەفتەدا و لە ڕۆژانی شەممە و یەکشەممە دەخرێتە سەر هەژماری بانکەکان. ئێستا هەموو دەڵێن ئایا ئەمریکا و شێوەی ساڵی 2019 هەنگاودنێکا و بڕەپارە کاشەی زیاد کرد و دۆلار دابەزی و ئاڵتون بەرز بووەوە وڵاتەکە ڕزگار کرا یان دەچێتەوە ساڵی 2008 و وڵات تووشی داڕمانی ئابووری دەبێت.